لە فڕۆکەخانەی تاران دەستگیرا بەسەر چابلووەکەی خەڵاتی ساخارۆفی ژینا ئەمینی. دووشەوی ڕابردوو ساڵح نیکبەخت پارێزەری بنەماڵەی ژینا ئەمینی دوای گەڕانەوە بۆ ئێران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە فڕۆکەخانەی خومینی تاران لێپرسینەوەی لەگەڵدا کراوە هاوکات دەستگیراوە بەسەر پاسپۆرت و مۆبایلەکەی خۆی و هەروەها چابلووەکەی خەڵاتی ساخارۆفزا کە پێشکەشی ژینا ئەمینی کرابوو. بنەماڵەی ژینا ئەمینی لە فڕۆکەخانەی تاران ئاگادار کرانەوەکە قەدەغەی چوونە دەرەوەیان لەسرە و نەیان هێشت گەشتی فەڕەنسا بکەن. هەر بۆیە ساڵح نیکبەخت بە نوێنەرایەتی خانەوادەی ژینا ئەمینی لە ڕێوڕەسمی پێشکەشکردنی خەڵاتی ساڵی 2023 ساخارۆفی پەرلەمانی ئەوروپادا بەشداری کرد و پەیامی مۆژگان افتخاری دایکی ژینا ئەمینی خوێندەوە. خەڵاتی مافی مرۆڤی پەرلەمانی ئەوروپا کە بە ساخارۆف ناسراوە لە ساڵی 2023دا پێشکەشکرا بە ژینا ئەمینی و بزوستنەوەی ژن ژیان ئازادی. سەرچاوێکی ئاگادار بە تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستانی ڕاگەیاند ساڵح نیکبەخت پارێزەری بنەماڵەی ژینا ئەمینی کە بە مەبەستی بەشداریکردن لە ڕێوڕەسمی پێشکەشکردنی خەڵاتی ساخارۆفدا سەردانی شاری ستاسبۆرگی فەڕەنسای کردبوو ڕۆژی هەینی یەکی بە فرانبار بەرابەر لەگەڵ 22 دەسامبر دوای گەیشتن بە فڕۆکەخانەی خومینی تاران یەکسەر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە براوەتە ژوورێکی ئەمنیەوە لە فڕۆکەخانەکەدا و گیان لەوەی خراوەتە بەر لێپرسینەوە و کەلوپەلەکەی پشکێنراوە پێڕاگەیەندراوە کە لەلایەن بەرپرسانی دەستگای دادوەریەوە قەدەغەی چوونە دەرەوەی بۆ دانراوە. بە گوێرەی زانیاریەکان هێزە ئەمنیەکان گیا لە پاسپۆرت و مۆبایلەکەی ئەم یاساناسە کوردە دەستیان بەسەر چابلۆی خەڵاتی ساخارۆفیشدا گرتووە کە لەلایەن پەرلەمانی ئەوروپاوە بەخشرابوو بە ژینا ئەمینی و بزوستنەوەی ژن ژیان ئازادی. ئەو سەرچاوە وتیشی لە ڕۆژانی ڕابردوودا حکمی قەدەغەبوونی شوونەزەرەوەی ئەم یاساناسە و پارێزەرە بۆ سندووقە ئەلێکترۆنیەکەی لە تۆڕی سەنادا نێردراوە. هەروەها لە دووتووی بانکێژنامەکەدا پێڕاگەیەنراوە کە دەبێت لە ڕۆژانی داهاتوودا بە مەبەستی جێبەجێکردنی سزای ساڵێک بەندکران خۆی ڕادەستی نووسینگەی لەقی یەکەمی جێبەجێکردنی سزاکەی فەریەکانی دادسەرای مقەدەسی تاران کات. ئەم سەرچاوە ئاگادارە لە کۆتاییدا وتی سزای ساڵێک بەندکرانی ساڵح نیکبەخت کە بەهۆی تانەزانیەوە لە بۆچوونەکەی کۆمسیۆنی پزیشکی داد لەمەڕ هۆکاری گیانەدەستانی ژینا ئەمینی بەسەریدا سەپا بوو لەلایەن دادگای پێداچوونەوەی تارانەوە پەسەندکراوە، بەڵام پارێزەرەکەی داوای دادگایکردنەوەی دووبارەی پێشکەشی دیوانی باڵای ئێران کردووە و ئەم داواکاریە ڕادەستی بەردەم لە قینوەی دیوانی باڵا کراوە. ساڵح نیکبەخت یاساناس و پارێزەری بنەماڵەی ژینا ئەمینی لە ئۆکتۆبری ئەم ساڵدا بە تۆمەتی بانگەشەی دژ بە حکوومەت لەلایەن لەقی 28 دادگای شۆڕشی ئیسلامی تارانەوە بە سەرۆکایەتی دادوەر ئەموزات سزای ساڵێک بەندکران و 2 ساڵ قەدەغەبوونی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەک سزای تەواوکەر بەسەردا سەپا. ئەم حکومە لەلایەن دادگای پێداچوونەوەی پارێزگای تارانەوە وەک خۆی پەسەندکرایەوە و دۆسیەکە بۆ جێبەجێکردنی ڕەوانەی بەردەم لەقی یەکەمی جێبەجێکردنی سزاکەی فەریەکانی دادسەرای مقەدەسی تاران کراوە.